هەر پاناڵێک کۆمەڵێ توێژەر 4 توێژەر 5 توێژەر توێژەرەکان هەندێکیان هی کوردستان هەندێکیان هی عێراق هەندێکیان دنیای عەرەبین ئێرانن لە دەرەوە نزیکەی 23 توێژەر بەشداریان کردەوە بە 23 توێژینەوە. هەبێ ڕۆژی دەرخانکەی بۆ ژنان و ڕۆژێکیش بۆ دابڕان پێشتر پار بە پێشەوانەوە دامانە دوم ڕۆژمان دانا ئەمڕۆ ئەم جاریان کردمان بە یەکەم ڕۆژ بۆی جۆرگ لە هاوسەنگی هەبێ لە دابشکردنی کاتەکەیە و ڕۆژەکەیە بۆ هەروەها فێمینیزمی ڕۆشنگەری توێژینەوەکانی چەندانێکی کەمتر بوو لە دابڕان ئەو خزمەتی کە پێشکەشیان کردو بە ڕۆشنبیری کوردی و کوردەواری ئەمە وای کردووە ئێمە ڕێزێکی تایبەتیان لێگرین و هەریەک لەو پانێڵانە بەناوی و کەساتیان و ناوبنین. هیواداری نەم دوو ڕۆژەدا گفتوگۆیەکی باشی زانستیانە بکەین گفتوگۆیە کە هەمیشە بەڵگە ئەرگومنت لە پشت قسەکان و بیر و بۆچوونەکانەوە بێ هەر ڕەخنەیەکیش بگرێ بە هەمان شێوە بێت بۆی بتوانین گفتوگۆیەکی زانستی بخێنە سەرڕێ.